لە چوار چاوە پێشەنگەیەکی فۆتۆگرافی بەناوی لە دڵی سروشتی شارباژێرەوە کراوەتەوە کە بە بەشداری چەندین مامۆستا و ئارەزوومەندانی بواری فۆتۆگرافی هاوکارمان ڕێناز دانیاری زیاتری لەلایە. لە دڵی سروشتی شارباژێرەوە ناونیشانی پێشەنگەیەکی فۆتۆگرافیە کە بە ئامادەبوونی ژمارەیەک لە مامۆستایان و ئارەزوومەندانی هونەری فۆتۆ لە چوارتا کرایەوە و تیایدا لە ڕێگەی 30 فۆتۆوە مامۆستا و فۆتۆگرافەر کۆچەر ڕەئوف سروشتە دڵڕفێنی شارباژێر و چەندین کەسایەتی ئەو ناوچەی خست بۆ ڕوو. پێشنگایە پێکاتوە لە 30 فۆتۆ کە تەواوی فۆتۆکان ناوچەی شارباژێرە و هەندێک لە فۆتۆکانیش کۆمەڵی کەسایەتی ناو شارباژێرن کە خۆیان دانیشتووی ئەم ناوچەیەن، کۆمەڵی خوێندکاری ناو قوتابخانەکان و هەندێک کەسایەتی کە ژیانی ڕۆژانەیان. تەواوی فۆتۆکان و کوتم لە ناوچەی شارباژێرە کە پێکاتوە لە سروشتی ئەم ناوچەیە. ئەم پێشنگایە تایبەتە بە فۆتۆکانی من و بیرۆکەی ئەم پێشنگای بۆ ئاگەڕێتەوە بە هۆکارێەوەی کە من خۆم لەم ناوچەیە مامۆستای پسپۆڕی هونەرم و ڕۆژانە کە چەند گەڕاوم لە ناوچەی شارباژێر لە گوندە جیاوازەکان کە بە حکومەوەی کە سروشتێکی زۆر جانیەوە و یەکێکە لە سروشتە زۆر تایبەتەکانی کوردستان من گەڕاوم لە وەرزە جیاوازەکانە لە پاییز لە زستان لە هەوین ئەو شوێنە جوانانی کە بەلامەوە زۆر سەرنجڕاکێش بۆ و هەستم کردووەک و تابلوویەکی هونەری یاخود کابێ بە کارێکی هونەری لە ڕووی فۆتۆوە من چرکاندومە و کردومە بە فۆتۆیەکی هونەری. چەند ساڵێک لەگەڵ خوێندکارەکانم هەوڵی ئەومان کە فێری هونەری فۆتۆگرافیام کەم بەڕاستی حەزێکی زۆریان بۆ هەیە بە هۆکارێک کە خۆشیان لە ناو سروشتان کە ینی چاو ئەکەنەوە هەموو چواردەوریان فۆتۆیە وێنەیە بەڵام ئەکرێت بە هۆکاری تەمەنەکەیان لە چەند تەمەنێکی قۆناغێکی گەورەتر و جیاوازترە زیاتر بەم هونەرە ئاشنا بن.